زانین لای خۆمان لە کوردستان چەند جۆر هەنگین هەیە ئەوتێت هەنگوینی شاخ هەنگوینی دەشت و تەختایەکان هەیەڵە هەنگوینی شەکێر شەکێر زۆر دەستەواژەمان گوێ لێ بێت بەڵام ئەمانە لە نێو فیستیڤالەکاندا شتێکی ترە لە نێو فیستیڤالەکاندا باشترین هەنگوینەکان دەفرۆشتێت بەڵام لای خۆمان فیستیڤالەکان بووەتە ناوەندێک بۆ کێبڕکەی نرخ ئەمە پرسیارێکە دەمانێت وەڵاممان دەستکەوێت چەند جۆر هەنگینمانەیە لە کوردستان گرنگی فیستیڤالەکان لە ساختکردنەوەی بەرەنی هەنگین و بە بازارکردنیان لە چه ئاستێکدایە بۆ وەڵامیان پرسیارانە خات و ساکار حەمەکەریم ئەندازیاری کشوکاڵی سەرپەرشتیاری فستیڤالی بەرهەمە ناوخۆیەکانە لە ستۆدیۆ ڕۆژێکی ئامادە بۆ وەڵامدانەوەیە خات و ساکار بەخێر بێت بەنی باش خات و ساکار بەخێر بێت سەرچاوان فستیڤال هەنگین پێما بێت بەردەوامی هەیە ئەمڕۆژ یان ئەمڕۆ کۆتا دوێنێ کۆتا ڕۆژیان ئەم فستیڤالانە چەندە گرنگن بۆ بە بازارکردنی بەرهەمی هەنگین بەڵێ وەک ئەزانین لەم دوایە فیستیڤالێکی زۆر ئەکرێت تایبەت بە بەرهەمە ناوخۆیەکان و بۆ بەرهەمی هاوردەش بەڵام ئەوی کە گرنگێکی زۆری هەیە بەرهەمە ناوخۆیەکانە ئەو خەڵک زۆر بە پەرۆشەوە و هۆشیاری تاک ئەوەندە بەرز بووە کە بە تایبەتی بە دوای بەرهەمە ناوخۆیەکانە ئەگەڕێن جگە لە فیستیڤالەکان بە ئۆنلاینیش داوا لەو کەسانە ئەکەن کە خاوەن بەرهەمی ناوخۆین وەک فیستیڤالی هەنگوینیش بەڕاستی بە پەرۆشی خەڵکی زۆر پێوە دیار بوو بە تایبەتی ئاهاتن باشترین جۆرەکانی هەنگوینیان ئەکڕی زۆر باشەجا خات و ساکار وەک ئاریش ئاماژەی پێکرد ئێستا چەند جۆر هەنگوین لەم فستیڤالانەیە بەشداریەکەن یعنی جۆرەکانی جیاوازن ئامادەکاریەکانی خەڵکی چۆنچۆنیە بۆ ئەوەی کە بتوانێت دواتر لەم فستیڤالانەیە بەشداری بکە بە جۆرە جیاوازەکانی هەنگوین کە بەرهەمیانە بەڵێ ئێمە ئەتوانین جۆرەکانی هەنگوین پۆلێم بکەین بە هەنگوینی شاخەکان و هەنگوینی دەشتەکان و هەنگوینی ناو شارەکان تەمان یعنی حسابکە هەنگوینی شەکر عادەتەن هەنگوینی ناوچە شاخاویەکان و یان ئەو شوێنانەی کە خاوەن زۆرترین جۆری گوڵی سروشتین هەمیشە نرخیان گرانترە و کوالیتیان بەرزترە بۆچی وایە لەبەرەوەی ئەو هەنگا لە زۆرترین جۆری گوڵی سروشتی ئەنیشێ ینی تۆ بیت هەنگێک لە یەک جۆر گوڵ بنیشێ کوالیتیەکەی بەبراود بەوەی کە لە زۆرترین جۆر گوڵ نیشتووە زۆری فەرقە باشە بۆ خۆم کاتم بۆ فستیڤالەکە یعنی بەڕاستی بۆنی هەنگوین لۆتی پڕ کردبووم ینی نەم ئەزانی کامە هەنگوین لای خۆمان بۆ چوونێکی ئەڵێ ئەگەر هەنگوین بۆنی هاو ئەوە هەنگوینێکی باشە مامە ڕاستە خۆی ڕاستیەکەی هەنگوینی ئەسڵ و ئەوە هیچ پەیوەندی بە بۆن و ئەوە نییە بەڵێ بەڵام ڕاستە ینی هەنگوین بۆنی هەیە بە پێی جۆری گوڵەکەی ینی بۆنەکەی بۆ دروست ئەبێ عادەتەن ئەم ساڵ بە بۆنەی وشکە ساڵی و کەمبارانی وە کەمی جۆری گوڵەکان بۆنی هەنگوین زۆر کەم بوو یعنی هەموو منتیقەکان بۆنی هەنگوین زۆر کەم بوو کاتە ڕاستەخۆ پەیوەندی بۆ گوڵانەوە هەیە کە هەنگوینەکان هەنگەکە شیلەکەی لێژێ زۆر باشە چۆنی هەنگوینی ئەسڵ بناسرێتەوە یعنی تایبەتمەندێتی ئەو جۆرەی هەنگوین کە ئێستا باسە کردوتە هەنگوینی شاخ بەهۆی ئەوەی کە گوڵی زۆرترە گوڵی شاخەکان هەنگوینێکی باشترە بە بەراورد لەو دوو جۆرەی تری هەنگوین کە باسمان کرد چۆنی ئەم هەنگوینیان جاکرێتەوە لە دوو جۆرەکەی تری بەڵێ ئێمە ئەگەر بین باسی ئەسڵ و عادی هەنگوین بکەین ئێمە ئەوە ناتوانین ینی هەنگوینێکمان لەبەردەست بێ ناتوانین بڵێن ئەمەیان ئەسڵە ئەمەیان عادیە لەبەرەوەی ئێمە یەکەم ئەو شوێنە نازانین لەکوێ ینی هەنگەکە شیلەکەی وەرگرتووە هەم ئەو کەسەش ناناسین کە هەنگوینەکەی بەرهەمهێناوە واتە ئێمە پێویستمان بۆی ببینە مختبەر ڕێژەی ئەسلی و عادی هەنگوینەکە جیا ئەکاتەوە بەڵێ ڕێژەی ئەو بەرهەمە ئەو پێکاتانەی کە لەناو هەنگوینەکە هەیە کە موزیە ئەکاتە ئەن لە مختبەر باوردی بە دەقیقی بۆ دەرئەهێنێ و ڕێژەی شەکرەکانتیایە ڕێژەی ڤیتامین و مادەکانتیایە بەڵام ئێمە بمانەوێت کە هەنگوینێکی ئەسڵمان دەستکەوێ پێکوان پێویستمان بەوەیە ڕاستەخۆ لە دەستی هەنگەوانەکەەوە وەری بگرین ئەو کەسەی هەنگوینەکەی بەرهەمهێناوە وەک ئەو فیستیڤالش کە گرنگیەکی تایبەتی خۆی هەیە و سنگ و قورسایی خۆی هەیە فیستیڤاڵی هەنگەوانان هۆکارەکەی ئەوەیە ئێمە کڕیارەکان ڕاستەخۆ لە دەستی خۆمانەوە هەنگوینەکان وەرەگرێ باشە لەوێت تامی چەند جۆرێک هەنگوینی جیاوازم کرد تامی جیاوازی هەنگوین پەیوەندی بە چیەوە هەیە بەڵێ هەروەک گوتم ئەم جیاوازیانێک کە دروست ئەبێ هەمووی پەیوەندی بە شیلە گوڵەکانەوە بەڵێ بۆن ئێستا ئێمە هی ئەو هەنگوینەی کە من خۆم ئینتاجی ئەەکەم هی ئێمە لە شارباژێرە
لە گوندی بێورێ ئێمە بە حکمی ئەوەی گوڵی ترش و درکە زەردە ئەوەمان زۆرە کاتێک کە هەنگوینەکە ئەخۆی ڕاستە هەموو هەنگوینە شیرینەکەی خۆی بەڵام ئێمە کەمێک قورگت ئەکزێنێت ئەوە هەست بە تاڵیەک ئەەکەی هەنگوینەکە کە ئەخۆی جۆری پەیوەندی هەیە بە سەرتامی هەنگوینەکە بەزە بەدوایە جۆری شیلێ ئەو گوڵی کە هەنگەکە هێناوێتی ڕاستەخۆ ڕنگدانەوەی هەیە لە تامی گوڵ ئەو هەنگوینەی کە ئێمە ئەی خۆین باش خاص ساکار ئێمە پێشتریش میوانداری چەند کەسی ئاوا شارەزامان کردووە پسپۆر بوون لە بواری هەنگوینە باز لەوە ئەکەن بەردەوام ئەڵێن هەنگوینی شاخەکان بەهۆی ئەو گوڵانەی کە لە شاخەکانە هەیە و دوورن لە نێو شارەکانەوە هەنگوینێکی زۆر باشە هیچ ئەتوانرێ هەوڵێکی ئاواهی بدرێکە ئەو گوڵانە تۆوەکانیان بگیرێت لە نێو شارەکانە بەکار بهێنرێتەوە هەمان هەنگوینی لێ دروست ئەبێتەوە یاخود تایبەتمەندێتەکەی هەر پەیوەندی بۆ ناوچەیەوە هەیە ئێمە ئەگەر بین باسی هەنگوینی شاخ و ئەوە بکەین ئێمە تەنیا ئەتوانین باسی جۆری گوڵەکانکەین یعنی لە ناوچێکی دەشتاییش تۆ زۆرترین جۆری گوڵت هەبێ بێگومان هەنگوینەکەت کوالیتی بەرزەبێ واتە پەیوەندی بۆ نیە بڵێ لە شاخەکە دەمناوە بۆیە کوالیتی هەنگوینەکەم بەرزە بێگومان ئەو جۆری گوڵانێکە لە شاخەکان هەیە یان نەک ئەوە هەر جۆرێکی تری گوڵ بێ تۆ زۆرترین جۆری گوڵ لە باخچێکی دەستکردە لە ناوچێکی دەشتایە دروستکەی بێگومان هەنگوینەکەت کوالیتی باشە بێ باشە خات و ساکارەوترێت شەکر ئەدرێت بە مێشانگەکان ئەمە ڕاستە بەڵێ بێگومان ڕاستە خاصن لەو ناوچانەی کە لە وەرزێک لە وەرزەکان کە ئێمە سەرەتایی بەهارە و لەگەڵ کۆتایی کە ئیتر هەنگ ئەبڕێتەوە پێویستە شەکر بدرێ یان خواردن تەغزی هەنگەکانمان بکەین لەبەرەوەی ئێمە هیچ بەدیلێکمان نییە فێڵ نییە و هیچ بە هیچ جۆرێک ناچێتە پێکاتی هەنگوینەکە ئەیکار ویستمەوە پرسیارە بکەم خۆست وەڵامی داوانی هەنگینەکە جۆرێک ناچێتە پێکاتی هەنگوینەکەەوە لەبەرەی ئەو هەنگە ئەو شکرێک کە وەری ئەگرێ ئەو تەغزەی کە وەری ئەگرێ ئەو خواردنی کە وەداناوە تەنها لە خۆ زۆرکردنە ینی لە زیادکردنی خۆیان بەکارێن لە بەخێوکردنی بچکەکانی خۆیان بەکاری هێنێ هیچ کاتێک ناچێتە بێ کاتی هەنگوینەکەەوە بەڵام ئێمە بین ئەمە بە کڕیارێک بڵین یان بە خەڵک بڵین ئێمە شەکرمان داوە بە هەنگەکانمان بێگومان قەناعەت ناکە ئەڵێ ئەم هەنگوینە شەکری پێدراوە ناسروشتیە چونکە ئەو لە بەخێوکردنی هەنگ نازانێ و نەشزانێ وا ئەزانێت چۆتە ناو پێکاتەی هەنگوینەکەیەوە بە هیچ جۆرێک لە پێش 15 و لە بەهار پێش ئەوەی ئیتر هەنگ دەست بکا بەشی لە کۆکردنەوە هەچ خۆراکێکی پێ بدرێ بە هیچ جۆرێک ناچێتە پێکاتە هەنگوینەکەەوە بەڵام ئێمە بۆی تووشی ئەمۆزۆ ئەنەبین یان تووشی وامان لێ هاتووە لەگەڵ کڕیارەکانمان پێویستە بڵێن بەخوا شەکرمان پێدەیەوە یانی چونکە بڵێ من وەک خۆم هەموو ساڵێک ڕاستە پارێکی زۆر لەسرم ئەکەوێت هەموو ساڵێک دووشانە لە هەنگوینی خۆی کە هەنگوینەکەی بەرهەمێناوە هەڵی ئەگرم بۆ ساڵی ئایندە لە جیاتی ئەوەی من تەغزەی خواردنی کەم هەنگوینی خۆی ئێمە وی هەم دوور بم لەو سێن خواردنی کە مەجبورم سێنەکەی پێ بخۆم هەم مشتریەکەش یعنی متمەئین بێ دڵنیا بێ لەوەی کە من نرخ پەیوەندی بە باشی و خراپی هەنگوینەوە هەیە ینی من هاتووم لەوێ پرسیارمەکە دەیت ئەم هەنگوینە کیلۆ 40,000 ئەمە کیلۆ 100,000 پەیوەندی چییە؟ ڕاستەکەی خۆی ئێمە نرخ هەنگەوانەکان خۆمان نرخدا ئەنێن بە پێی هیلاکی و مادوو بوون و ئەو شوێنەی کە هەنگەکانمان لێداناوە و ئەو مەسرەفی کە ئەو ساڵە چونکە ئێمە بەرهەممان تەنها یەک وەرزە واتە ئێمە ساڵێکی ڕێک هیلاکە بین ئینتاجمان یەک وەرزە کە هەنگوین ئەبڕینەوە واتە نرخەکە پەیوەندی بە کەسەکەەوە هەیە بەڵام تۆ بێت هەنگوینەکەیت ئەسڵت بوێت بگومان بە نرخێکی کەم دەست ناکەوێت واتە ئەوەی کە نرخی هەرزانە بۆ نمونە خوار 30,000 بێگومان ینی زۆر بەبێ ینی مجاملە ئەو هەنگوینە ئادیە ئیتر هەر کەسێک بێ ئەگەر هی خۆشم بێ لەبەرەی مەسرەفی هیلاکی خۆت دووقاتی ئەو پارەیە کە تۆ داوناوە لە زۆر باشە جا خات و ساکار لەوتەکان تا ئاماژەت بەوە کرد و هەمووشمان ئەزانین کە ئەم ساڵ وشکە ساڵی بوو ڕادی بەشداریکردنی خەڵکی لە فستیڤاڵی هەنگە ئەم ساڵ چۆن بوو یعنی توانی بویان لە مشکە ساڵیە شابەربوومێکی ئەوەندە بەرهەم بهێنن تاوەکو بتوان لە فستیڤاڵەکانە بەشداری پێ بکەن بەڵێ ڕاستە ئەم ساڵ بەبوونی کەمی باران و گۆڕینی کێشەوەەوە ئێمە بڕی بەرهەممان زۆر کەم بوو لە 4 ساڵی پار و ساڵانی پێشوو بەڵام ئەمە بۆ هەموو ناوچەکان ئەم قسەیە ڕاستنیە لەبەرەی ئێمە لە هەندێک مەنتیقەمان بوون لە سەنگەسەر و قەندیل و ئەمە بڕێکی
یعنی دووقات لە پاریش بەرهەممان هەبوو ئەو هەنگاوانانێک کە لەو شوێنانە بوون ئینتاجیان دووقات و سێقاتی پاریان بوو بەڵام عادەتەن ئەوانەی شارباژێر و منتیقی کەلار و ئەوە ئینتاجمان زۆر کەم بوو بەڵام خۆشبەختانە باشترین جۆرەکانی هەنگوین لە فیستیڤاڵی هەنگاوانان لەوێ هەمووی نمایش کرابوو خەڵکەکەش زۆر تەبعەن ئەزانن ئەوانەی کە لەوێن هەمویان هەنگاوانن و هەمویان دوور لە غەشکردن هەنگوینیان هێناوە بەڵام ئێمە ئەمێ باسی ئەوکەم کێشەیەکمان هەبوو لە فیستیڤاڵی هەنگاوانان ئەویش کێشەی شوێنمان بوو ئێمە وەک ئەزانن ئەمە شەشەم فیستیڤاڵمان بوو پێشتر لە ناو پارکی ئازادی ئێمە فیستیڤاڵمان ئەکرد هی هەنگاوانان و کەسێکی زۆر خەڵکێکی زۆر ئەهات تەنانەت ئەوانەشی کە نەیانزانیە فیستیڤاڵە بۆ خۆیان بۆ ناو پارکەکە بەهاتنایە لەوێ هەنگوینیان ئەکڕی و متمائین بوون دڵنیان بوون لە هەنگینەکە کە باشە بەڵام ئەم ساڵ لە ناو کارگەی جگەرە کردمان ڕێژەی فرۆشمان زۆر کەم بوو ئەو بەرهەمەی کە بردمان بەڕاستی زۆر کەمی فرۆشە لەبەرەوەی خەڵکێکی زۆر کەم زانی کە ئێمە لە ناو کارگەی جگەرە فیستیڤاڵمان پێشتر بۆچی بە پێی پێویست ڕیکلامتان بۆ نەکرد خەڵکان ئاگادار نەکردەوە بۆ شوێنەکەتان گۆڕانکاری بەسەرا بەڵێ وەک کۆمەڵی هەنگاوانان کە هیچ درێخیان نەکردووە لەوەی کە شوێنەکەیان ئارس کردەوە و توانەکە ئێمە لە ناو کارگەی جگەرەین و ئێمەش هەنگاوانەکان هەمومان لە لای خۆمانەوە لە پیجی خۆمانەوە لە ئەکاونتی خۆمانەوە یعنی لە سۆشیال میدیا هەمومان ڕیکلاممان بۆ کردو و شوێنەکەمان بە خەڵک وتووە بەڵام تۆ بتەوێ و نەتەوێ پارکەکان لەگەڵ شوێنی داخرا و هەمیشە بەردام خەڵکی پیاتێ ئێمە خۆمان مەبینە زۆر کەسێ سۆشیال میدیا بەکار ناهێنێ مەژنی ئەو کەسێکە لە ئەکاونتی من فرێندەیان لە پیجی من فۆلۆرسە ینی ئەو کەسانە بن کە هاتوونەتە ئەو شوێنە بەڵام تۆ پارکەکان هەموو کەسێکی ئەتیادی تەنانەت نەک کوردەکان تەنانەت عەرەبەکانیش ئاهاتنە ناو پارکی ئازادی بەرهەمەکانمان ئەفرەنگە هەر بۆ سەردانێکی خۆشیان بێت ئەگەر ئاگاداریش نەبن کە فستیڤالێکی هاوشێوەی ئەوە هەیە دوجار ببینن بەتاکید وایە زۆر باش هەنگوینی شانەم بینی لەگەڵ هەنگوینێک کە هەر لە دیمەنەکانی شادبینیمان هەر شیلەیە جیاوازی ئەم دوانە چییە ینی ئێمە کە هەنگوینەکڕین بە شانەوە بیکڕین یان بەبێ شانە بەڵێ خۆی هیچ جیاوازێکی نییە هەنگوینی شانە و شیلە تەنها ئەکەوێتە سەر ڕغبەتی کەسەکان و بۆ نمونە ئەو کەسانەی کە بۆ چ مەبەستێک بەکارێن ئایا ئەگەر بۆ نەخۆشیە بۆنە ئەوانەی کە هەنگوینی شیلە ئەکڕن زۆربەی کاتەکان لەگەڵ پێکاتی ترا تێکەڵی ئەەکەن بۆ نمونە لەگەڵ ڕەشکات تێکەڵی ئەەکەن لەگەڵ بۆن لەگەڵ جاترا ئیتر بەپێی ئەو مەبەستەی کە خۆی بەکارێن ئایا لەگەڵ وەک پێشتر ئاماژەتان پێەیە لەگەڵ سیر و لیمۆ بەکاری ئێن بۆ ڤایرۆسات و ئەوە یعنی بەپێی بەکارهێنان بەڵام بەپێی منتیقەش ئەگۆڕێ ڕاستەکەی ئەوەی من چەند ساڵم تابە ئەم هەیە لەگەڵ هەنگوینە خەڵکی سلێمانی هەمووی حەزی لێ بەشانەوە هەنگوین بکڕێ بەڵام منتیقەی هەولێر و کەرکک هەمووی بەشی لە داوای ئەەکەن ینی ئەمە بۆتە ئەوەش ینی بە پێش شارەکانیش مشتەریەکانمان ئەگۆڕێ بڵێ زۆر باشە جا خات و ساکار بەدەر لە ساختکردنەوەی بەرهەمەکان لا نێو فستیڤالەکانە کە ئەم سوودە بە هەنگاوانان ئەگەیەنە بەدەر لەوە چ سوودێکی تر بە ئێوە ئەگەیەنە کاتێکە فستیڤالێکی ئاوا ئەنجام ئەدرێ ئێوەی هەنگاوانان چ سوودێکی تری لێ ئەبینن بڵێ ڕاستەکەی من وەک خۆم ئەو بە کۆمەڵی هەنگاوانانیش من وەک خۆم بۆ فرۆشی هەنگوین نەچوو بووم بۆ ناو فستیڤاڵی هەنگاوانان چونکە ئێمە وەک گوتم لە ڕێی سۆشیال میدیا و لە ڕێی پێیج و ئەکاونتەکانمانەوە بەرهەمەکەی خۆمان ساخ ئەەکەینەوە چونکە هەتا ئێستا بڕێکی ئەوە زۆریش نەبوو خاستن ئەمساڵ یعنی هەر ئەڕۆشت وەک خۆم تەنها بۆ ناساند بۆ ینی تعاملکردن لەگەڵ ئەو خەڵکە لەوێ بووم کە فەیسبوک بەکار ناهێنن یاخود لە پیج و ئەکاونتی منانین بۆی هەم خۆمیان پێ بناسێنم هەم کوالیتی هەنگوینەکەی خۆمیان پێ بشان بم ینی ئەمە جگە لە من بۆ هەموو هەنگاوانە هاوڕەکانیشم هەمان شت دروستە ئێمە جگە لەی بۆ فرۆشی بەرهەمەکانمان لەوێ بوون بۆ ناساندین بەرهەم و خۆشمان لەوێ باشە تا چەند پەیوەندیەکی باش لە بینتانە هەیە بۆی ئاڵوگۆڕی زانیاری بکەن ڕەنگە
هەنێکتان هەبێ ئەزمونێکی زۆر زیاتری هەبێ لە ئێوە ڕەنگە هەنێکتان هەبێ بەدەر ئەزمونەکەشی ئەوە نەبێ بەڵام بە شێوازێکی ئەکادمی ئەوە بە باشی خوێندبێتی لە مەجالەکە شارزاییەکی باشێ بێ ئەم پەیوەندیە تا چەند گرنگەکە لە ڕاستە بێکمان ئێمە بە حکمی دووری شوێنەکانمانەوە لەگەڵ هاوڕێیەکانمانە کە هەمویان هەنگەوانن ناتوانین هەمیشە ئاوا لە شوێنێک کۆبینەوە باسی زانیارەکانمان بکەین یاخود ئاڵۆگۆڕیان بکەین لەوێ شوێنێکی زۆر زۆر باش بوو 5 ڕۆژی زۆر زۆر پرزانیاری بوو هەم بۆ من هەم بۆ هاوڕێیان مەرج نییە کە من بڵێم ئەندازیاری کوچکاڵێم هەموو شتێک بزانم نه هاوڕێم هەیە چەند ساڵە 20 ساڵە 25 ساڵە ئیشی هەنگەوانیە عادەتەن هەمیشە ئێمە ئەزانین عملیکردن لەگەڵ هەموو کارێکە زۆر زۆر باشترە وەک لەوەی تۆ باگراوندێکی خوێندنت هەبێ بۆیە لەوێ ئاڵگۆڕی زانیاریەکان زۆر زۆر گرنگ بوو وە خۆم شخصی خۆم لەوێ زۆر شت فێر بووم کە برادرم هەبوو لەوێ ینی ئەمەلیەکەی چەند ساڵ لە پێش منەوەیە هیچی زۆر زۆر باشتری کردووە ڕاستە وەک وتم ئێمە هەمیشە بە ئیلمی بڕۆین باشترە ئەوان بە کلاسیکی بەڵام هەندێشت هەیە ئەتوانین ئێمە لە بینی ئیلم و ئەزمونەکە تێکەڵی بکەین و شتێکی زۆر باشترمان دەست ئامانجی فستیڤالەکەش پێما بە تەنها فرۆشتن نییە خەڵکێک بێوێ زانیاری وەربگرێت لەسەر هەنگوین و جۆرەکانی و شێوازی هەنگ و بەخێوکردن و ئەمانی کە ئێمە هەندێک پرسیارەیە ئەیکەن لە فستیڤالەکە بەدی دەکرا یاری با ئەمەش کۆمە دەرفەتێک وەکو داین پرسیاری من هەندێک ڕەنگی جیاوازی هەنگوینمانە بینی لەنێو فستیڤالەکە هەنگوینی ڕەشمانە بینی قاوەیی بوو زەردی ئاڵتۆنی بوو جیاوازی ڕەنگەکان پەیوەندیان بە چیەوە هەیە بەڵێ شانەکان ئەگەر تۆ بێت باسی شانەیەکی شانێک ڕەشە یان شانێک زەردە پەیوەندی بە کاتی دانانی شانەکەەوە هەیە واتە ئەو شانانەی کە ئێمە لە بەهارێکی زووە ئێمە بۆیان دائەنین بە حکمی ئەوەی ئەم هەنگا گەرای تیادا ئەنێ و دیسان تاقیم ئەکرێتەوە یعنی ئەم ئەنزیمانەی بەسرا ئەژێ ئەمە ڕەنگی شانەکەمان ڕەش ئەکا کاتێ دێتە فەسلی هەنگبین تێکردن و هەنگبین کۆکردنەوە ئەو هەنگبینێک کە ئەچێتە ناو شانەکان بگومان ڕەنگی ڕەش ئەبێت بەڵام ئەو شانانەی کە لە بەهارێک یان پێش بەماوەیەکی کەم پێش وەرزی کۆکردنەوەیشی لەدا ئەندرێ شانەکان سپی یاخود ئەتوانین بڵێن زەردن ڕەنگی کاڵە بەڵام ئەگەر بینە سەر شیلەکان ئەوانەی کە ڕەنگیان جیاوازە هەمانە ڕەنگی ڕەشە سەوزمان هەیە یعنی ڕەنگی زۆرمان هەیە لە هەنگوینە دێتە سەر جۆری ئەو شیلەی گوڵی کە هەڵی مژیوە بۆ نمونە هی گوڵی گوڵە بە ڕۆژە زەردی ئاڵتۆنیە یعنی لە هەر منتیقەیەکە گوڵە بە ڕۆژەی زۆر لێبێ ینی شیلێکی بڕێک شیلەی زۆر لەو گوڵا وەرگیرا بێ ڕەنگی هەنگبینەکەمان زەردە بێ بەڵام بۆ ئەو گوڵاکانی تر بۆ نمونە ترش و یان بابەتەکانی تر ئەوە بەپی ینی ڕوەکەکە ڕەنگی شیلەکەمان ئەگۆ باشە ڕنگ پەیوەندی هەیە بە کوالیتی هەنگوینەکەەوە ئەنی ڕەنگەکەی ڕەنگێکی ئاڵتونی جوان بە نازانم من بۆ خۆم ڕەنگەوە بزانم ئەم هەنگوینە هەنگوینێکی زۆر باشترە کە ڕەنگێکی ئاڵتونی جوان بەڵێ ئێمە پەیوەندی نەک بە ڕەنگەکە بەو شیلەی گوڵە کوالیتیەکەی ئەگۆڕێ وە گوتم ئەگەر لە گوڵی گوڵە بە ڕۆژەوەری گرت بە ڕاستە هەنگوینێکی تام خۆشە و ڕەنگێکی زەردی جوانی ئاڵتونی هەیە بەڵام لە کوالیتیا کوالیتی نزمە بەڵام ئێمە بین باسی گوڵی توتنیان گوڵی ترش و ئەو بکەین ڕەنگێکی تۆختری هەیە بەڵام کوالیتی زۆر بەرزترە یعنی بەپی گوڵەکە کوالیتیەکە ئەگۆڕێن ڕەنگەکان کاریگەری نییە هەندێک کات بە بەس بۆ هەموو جۆرە گوڵەکان ڕاست دەرناچێ زۆر باشە ساکار حەمەکەری مندێزاری کشوکاڵی سەرپەرشتیاری فستیڤالی بەرهەمە ناخۆیەکان زۆر زۆر سوپاس بەم دەستت خۆش